ڕاگەیاندنی هاوبەشی هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕژێڕی ئێران ڕاهی کاریگەر و حزبی کۆمۆنیستی ئێران بە بۆنەی 1 ئەیار ڕۆژی جیهانی کرێکار. بەشی یەکەم: چینی کرێکار ئاڵا هەڵگری خەبات لە پێناو نان و ئازادی. لە هەلومەرجێکدا لە ڕۆژی جیهانی کرێکار نزیک دەبینەوە کە خەباتی کۆمەڵانی خەڵکی ئێران پایەکانی حکوومەتی خستۆتە لەرزە. کرێکاران و هەژاران واتە زۆرینەی ڕەهای کۆمەلگا لە مێژە ستەم و سەرڕۆی ئاینیان تێپەڕاندووە. بابەتی سەرەکی نێوان موچەخۆران و زۆربەی هەرە زۆری چین و توێژە هەژار و ستەم لێکراوەکانی کۆمەلگا ئەوەیە کە چۆن ستەم و سەرڕۆی ئاینی بە بنبەست گەیشت و بشکێنن و دەسەڵاتی خۆیان لە قۆناغی دوای کۆماری ئیسلامیدا بە چم تایبەتمەندیەکەوە جێگیر دەکەن. 1 ئەیار ڕۆژی جیهانی کرێکار دەرفەتێکە بۆ ئەوەی لە ڕوانگەی هەڵوێستی چینایەتی کرێکارانەوە وەڵامێکی گونجاو بەم پرسیارە بدرێتەوە. ڕێکخراوبوون ڕەمزی چینی کرێکارە بۆ بوون بە هێزێکی پێشەنگی شۆڕژێڕ. ڕێکخراوبوون گرنگترین پرسە کە پێویستە خەباتکاران و هەڵسوڕاوانی کرێکاری زۆر بە گرنگیەوە لێ بڕوانن. لە هەلومەرجێکدا کە خاوەنکار و سەرمایەدار و دەوڵەتی پشتیوانیان بە شێوەیەکی هەمەلایەنە و فرەچەشن ڕێکخراون و هەموو کەرەسێکی پێویستیان لە بەردەستایە بۆ خۆ ڕێکخستن، کرێکارانی پەرشوبڵاو و بێدیفاع هیچ دەرفەتێکیان نابێت بۆ بەرگریکردن لە بەرژەوەندیە تاکە کەسی و چینایەتیەکانیان. خەباتی کرێکاران لە ماوەی 139 ساڵی ڕابردوودا واتە لە دوای مانگرتنی هەواهەنگ و ڕێکخراو و سەرتاسەری کرێکارانی ئەمریکا لە 1 ئەیاری 1886 زاینیدا لە پێناو 8 کاتژمێر کار لە ڕۆژدا لە بری 4 کاتژمێر بەردەوام یەکێک لە داواکاریە سەرەکیەکانی بریتی بووە لە ڕێکخراو بوون و مافی پێکێنانی ڕێکخراوە. ئاشکرایە کە بە بێبوونی سندیکای کرێکاری و ڕێکخراوە هەمە چەشنە کرێکاریەکانی تر لە ناوەندەکانی بەرهەمێنان و خزمەتگوزاری وە شوێنی ژیانی کرێکاراندا کە نوێنەرایەتی بەرژەوەندی پیشەیی سەرجەم کەرتەکانی کار دەکەن، ڕێبەرانی کرێکاری ڕاستەقینەی هەڵقوڵاو لە هەناوی خەباتی چینایەتی کرێکاران و حزب و ڕێکخراوە سیاسیە سۆسیالیست و کۆمۆنیستەکان کە ڕۆڵێکی گرنگ و بەرچاویان لە پشتیوانیکردن و بەهێزکردنی و ڕێکخراوانەدا هەبووە، دەستکەوتەکانی ئێستای کرێکاران لە سەراسەری جیهاندا بەبێ ئەوان بەدەست نەدەهات. بێهۆنیە کە لە ئێران دەوڵەتەکان و بەرپرسانی وەزارەتی کار و نوێنەرانی حکوومەت لە مەجلس هەموو هەوڵەکانیان لە پێناو پێشگرتن لە ڕێکخراوبوونی کرێکاران بەکارهێناوە و بەردەوام بەکاریهێنن، چونکە سندیکاکان سەقامگیرترین و بە ئەزموونترین ڕێکخراوی پیشەیی کرێکارین. شانبەشانی ڕێکخراوە جۆرا و جۆرە کرێکاریەکان وەک ناوەند و ئەنجومەن و شۆڕاکانی گەڕک، گروپە یارمەتی دەرەکانی ژنان لە گەڕەکە کرێکاریەکان، گروپەکانی یاریکاری خۆجێیی، ڕێکخراوەکانی وەرزشی، هونەری و کات بەسەربردن و هەروەها گروپەکانی گەشت و گوزاری گەڕەکە کرێکاریەکان، ڕێکخراوە خۆجێیەکانی ژینگە پارێز، شۆڕاکانی کۆنتڕۆڵکردنی کارگەکان لە سەردەمی شۆڕش و گەیشتنە لووتکەی بارودۆخی شۆڕژگێڕانە و تا دواتر لە زومرەی ئەو ڕێکخراوانە بوون کە باسکی بەهێزی چینی کرێکاریان پێکێناوە و دەسەڵاتی ستەمکار و کۆنەپەرستی سەرمایەیان هێناوەتە لەرزە. لە بەرچاوگرتنی فرەچەشنی ڕێکخراوە کرێکاریەکان لەو ڕۆوە گرنگە کە جگە لە خۆ ڕێخستن لە شوێنی کار، چینی کرێکار دەبێت گرنگیەکی تایبەت بەکاری ڕێخستن لە گەڕەکە کرێکاری و پەراوێزنشینیەکاندا بدات. ڕێکخراوەکانی گەڕک دەتوانن ببنە هەوێنی هاودەنگی هەرچی زیاتری نێوان کەرتە جیاوازەکانی بزوتنەوەی کرێکاری و کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێش. هەروەها پێویستە ئاماژە بۆ بکەین کە قورسایی و ڕۆڵی ژنان لە ڕێکخراوەکانی گەڕک لە ئاستێکی گەلێک بەرزدایە و لەم ڕێگەیەوە بنەماڵە کرێکاریەکان بە بەشداربوون لە ڕێکخراوە جۆرا و جۆرەکانی گەڕەکەکاندا دەتوانرێت بە ئامرازێکی بەهێزدا بندرێت لە خەبات و ناڕەزایەتیە کرێکاریەکاندا. ئاوێتەبوونی خەبات لە پێناو نان و ئازادی یەکێکە لە گرنگترین ئەولەویەتەکانی بزوتنەوەی کرێکاری. بزوتنەوەی کرێکاری لە هەنگاوی یەکەمدا لەسەر بنەمای ڕێکخراوە سەندیکاییەکانی لە پێناو مافە پیشەیەکانی خۆیدا خەبات دەکات، بەڵام ئەوە تەواوی بابەتەکە نییە. چینی کرێکاری ئاگا بە بەرژەوەندی و ئاسۆی خۆی دەبێت بتوانێت سەرجەم هەژاران و چین و توێژەکانی دیکەی کۆمەلگا بە ئاراستەی هەنگاونان بەرەو دروستکردنی دەسەڵاتێکی جەماوەری ڕێک بخات. پێویستە خەبات وتێکەوە شانە پیشەی و داواکاری تەوەرەکانی خۆی لەگەڵ خەباتی ئازادی خواز و یەکسانی خوازانەی بەشەکانی دیکەی کۆمەلگا هەماهەنگ بکات و لێکیان هەڵپێکێت. لە ئێرانی ئەمڕۆدا
لەسەر بەستێنی بزوتنەوەی شۆڕژگێڕانەی ژن ژیان ئازادی کە ڕێگای خۆی بەرەو بەهێزکردنی جەماوەری بەرەو پێش دەبات بزوتنەوەی بوێرانەی ژنان ئاڵا هەڵگری خەباتی ئازادی خوازانە و دژ بە هەڵاواردن و مافی هاوڵاتی بوونی یەکسانن. بەهۆی هاودەستەبوون و تێکەڵاوی دام و دەستگا ئاینی و دەوڵەتیەکان و هەروەها بەهۆی هەڵاواردنی فرەچەشن و هەمەلایەنە لە دژی ژنان بزوتنەوەی ژنان بۆتە سیمایەکی گشتگیر و هەوێنی یەکگرتووی. پێویستە گرنگیەکی تایبەت بەو خاڵە بنەڕەتیەش بدەین کە خەباتی ژنان لە ئێران بە پێچەوانەی تێڕوانینە بەرتەسکەکان تەنها خەباتێک نەبووە لە دژی حیجابی ئیجباری و گرنگیدان بە داواکاریەکی بەناو لیبراڵی. ئەو ژنانەی کە سەرپۆشەکانیان توور هەڵداوە، ئەو ژنانەی کە سەرپۆشەکانیان ئاگر تێبەرداو لە دەوری ئاگرەکە شایی و سەمایان کردووە لە دژی هەر چەشنە هەڵاواردنێکی پیاوسالارانە و ئاینی و یاسایی ڕاپەڕیون. ژنانی شۆڕژگێڕی ئێران تەنیا ژنانی باڵاشاریان ژنانی زانکۆ نەبوون. لە 2 ساڵی ڕابردوودا خەبات و تێکۆشانی ژنانی مامۆستا، پەرستار، کرێکاری ناوماڵ، ژنانی گەڕەکەکان و ئەو ژنانەی کە ئاهەنگەکانی نەورۆزیان خۆشتر و ڕازاوەتر کردووە هەوێنی یەکگرتووی خەباتی سەرتاسەری کۆمەڵانی خەڵکی ئێران بوون. بە ژنانەبوونی هەژاری لە ئێران و ڕۆڵی بەرچاوی ژنانی کرێکار، مامۆستا، پەرستار و ژنانی زەحمەتکێشی گەڕەکەکان ئیمکانی نزیکبوونەوەی هەرچی زیاتری بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوەی ئازادی خوازانەی خەڵکی ئێرانی فراهەم کردووە. ئەم دۆخە زەمینەی پەیوەندی نێوان بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوەی نەتەوەستەم لێکراوەکانیشی خۆش کردووە کە ئەم پەیوەندیانە هەم لە ڕێگەی کرێکارانی نەتەوەکان و هەم لە ڕێگەی ژنە هەڵسوڕاوەکانیەوە بەهێزتر بووە. دەستەبەری کۆمەڵایەتی هەمەلایەنە و گشتگیر ڕەمزی یەکگرتووی چینایەتیە. کرێکاران و موچە خۆرانی ئێران لە هەموو بوارەکاندا لە دۆخی داڕمانی ئابووری شکستێنانی دەسەڵات لە هەموو بوارەکاندا هەڵاوسانی لە ڕادەبەدەر و دابەزنی نرخی دراو لەسەر بەستێنی گەمار و کەمەرشکێنە ئیمپریالیستیەکان لە ژێر قورسترین گوشاری ئابووریدان. ڕێژەی زۆری بێکاران و لەشکری یەدەگی هێزی کار بۆتە هۆیەوەی کە بەشێکی زۆر لە کرێکاران تەنانەت دوای چەند مانگ کارکردنیش حەقدەستەکانیان وەرنەگرن. لەم ڕووەوە پرسی حەقدەستەوە دواکەوتوەکان یەکێکە لە کێشە بنەڕەتیەکانی بزوتنەوەی کرێکاری. لەلایەکی ترەوە بەهۆی توێچووی جۆرا و جۆر حەقدەستەکان ئەگەر تەنانەت بە پێی ڕێژەی هەڵاوسانیش زیاد بکرێت ناتوانێت سەبەتێ خەرجیەکانی بنەماڵەکان پڕ بکاتەوە. هەندێک جار ئەو پرسە دەوروژێنرێت کە دەتوانرێت بە خەبات بۆ زیادکردنی حەقدەستەکان بەسەر ئەم کێشانەدا زاڵ. لە هەلومەرجی ئێستا شۆکی بەردەوامی بەرزبوونەوەی نرخی کەلوپەلە سەرەتاییەکانی وەک هەزینەی دابینکردنی خۆراک، بەرزبوونەوەی لە ڕادەبەدەری کرێی خانوبەرە بە جۆرێکە هەندێک جار لە 70 سەبەتەی بژێوی بنەماڵە لە خۆ دەگرێت، بەرزبوونەوەی تێچووی پزیشکی و دەرمان و بە تایبەتی دووهێندەبوونی نرخی دەرمان زۆر کەس ناچار دەکات تەنانەت لە چوون بۆ لای پزیشک و کڕینی دەرمانیش خۆ ببێرن. بەرزبوونەوەی تێچووی خوێندن و ڕاهێنان تەنانەت لە قوتابخانە حکوومیەکانیش کە بە بیانووی جۆرا و جۆر قورساییەکی زۆر بەسەر بودجێ بنەماڵەکەدا دەسەپێنێت بە جۆرێک کە ژمارەیەکی بەرچاو لە منداڵان بە تایبەتی لە پارێزگا بێبەشەکان لە خوێندن دادەبڕێن. بێکاری وەرزی یان درێژخایەنی کرێکارانی ناسەقامگیر کە لە نەبوونی بیمەی کرێکاری گشتگیردا جەماوەرێکی زۆر لە کرێکاران و موچەخۆران بەرەوژێر هێڵی هەژاری پاڵ پێوە دەنێت. ڕوخساری ژنانەی هەژاری بە تایبەت ژنانی سەرپەرشتی بنەماڵە، هەروەها ژنانی بنەماڵی کۆڵبەران و سوختبەران، ژنانی دەستفرۆش و هەروەها و ژنانەی کە لە کارگە بچووکەکانیان لە ناوماڵدا کار دەکەن و تا دواتر ڕنگدانەوەی پێداویستیە زۆر سەرەتایی و گشتگیرەکانی زۆرینەی ڕەهای موچەخۆران و پەراوێزخراوەکانی کۆمەڵگای ئێمەیە. هەر بۆیە زیادکردنی حەقدەست بە تەنها ناتوانێت کێشەی کرێکاران و فەرمانبەران چارەسەر بکات. بەم پێیە دروشمێکی کە دەتوانێت کێشەی بژێوی کرێکاران و موچەخۆران و کۆمەڵایەتی بەرینی خەڵکی هەژار و پەراوێزنشین لە بەرامبەر ئەم گوشارە تاقەت پڕوکێنەدا بەهێزتر بکات بریتیە لە خەبات بۆ دابینکردنی دەستەبەری کۆمەڵایەتی هەمەلایەنە و گشتگیر. بە جەختکردنەوە لەسەر ئەم دروشمە دەتوانرێت خەبات و تێکۆشانێکی بەربڵاو لە پێناو خوێندنی بێبەرامبەر، بێهداشت و دەرمانی بێبەرامبەر، نیشتەجێبوونی کۆمەڵایەتی و دەرماڵەی نیشتەجێبوون و لە بەرچاوگرتنی بیمەی بێکاری هەمەلایەنە بۆ دابینکردنی لانیکەمی هەزینەکان ڕێک بخرێت. خەباتێکی لەو شێوەیە هاودەنگی نێوان کرێکاران و زەحمەتکێشان و
کرێکاران و خانەنشینان کرێکارانی بێکار و ناجێگیر و کەرتە جۆراوجۆرەکانی بزوتنەوەی کرێکاریش پەرە پێبدات. لە سەروبەندی یەکی ئەیار ڕۆژی هاوپشتی جیهانی چینی کرێکاردا بە پێویستی دەزانین پشتیوانی لێبڕاوانەی خۆمان لە داخوازیە دیاریکراوەکانی سەرجەم ئەو ڕێکخراوە سەربەخۆ کرێکاریانەی کە بوێرانە لە بەرامبەر ستەم و سەرڕۆی ئاینیدا ڕاوەستاون و تێگەیشتێکی زۆر ورتر و ڕوونتریان هەیە سەبارەت بە پرسی خەباتە هەنووکەیەکانی وڵات دەرببڕین. وەک سەرجەم قۆناغەکانی سەردەمی ڕژێمی کۆماری ئیسلامی لەژێر تووترین سەرکوتەکان پەروەندە سازیەکان دەست بە سەرکردن دادگایکردنی ڕواڵەتی و زیندانی درێژخایەندا بوون و هەن. ئێمە خوازیاری ئازادی دەست بەجێ و بێشەرت و مەرجی سەرجەم هەڵسوڕاوانی کرێکاری و زیندانیانی سیاسی و عەقیدەتی بە بێ جیاوازی. هەروەها لە سەروبەندی ڕۆژی یەکی ئایاردا جێگای خۆیەتی کە ڕێز بگرین لە یادی سەرجەم هەڵسوڕاوانی کرێکاری مێژووی هاوچەرخی ئێران کە بەو پەڕی لە خۆبردوویەوە لە پێناو بزوتنەوەی کرێکاریدا خەباتیان کردووە. هەوڵ و تێکۆشانەکانی ئەم ئاسمانە پڕ ئەستێرەیە و میراتی خەباتکارانەیان لە شکۆفەی شەپۆلەکانی ئێستای بزوتنەوەی کرێکاری ئێرانداوە بەرهاتووە و مژدەی گۆڕانکاری بەرەو جیهانێکی نوێ دەبەخشێت. ناو یادیان بۆ هەمیشە زیندووە. مەودای داواکاریەکانی بزوتنەوەی کرێکاری زۆر فراوانترە لە داواکاریەکانی دیاریکراو. ئێمە لە یەکی یاری ساڵی ڕابردوودا پلاتفۆرمی داواکاریەکانی بزوتنەوەی کرێکاریمان بە شێوەیەکی هاوبەش بڵاو کردەوە. ئەم ساڵیش جارێکی تر جەخت لەسەر ئەم پلاتفۆرمە دەکەینەوە و لەگەڵ ئەم ڕاگەیاندنە هاوبەشە بڵاوی دەکەینەوە کە لە بەشی دووەمی ئەم ڕاگەیاندنەدا پێشکەش بێەوەی ئازیز دەکرێت. بڕوخێ ڕژیمی کۆماری ئیسلامی، بژی شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران، بژی ئازادی، دموکراسی و سۆسیالیزم. کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران و هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕژێڕ ئێران ڕاهی کاریگەر ڕێکەوتی 5 گوڵانی 1404 هەتاوی بەرامبەر بە 25 ئاڤریلی 2025 زاینی.